بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستانە کۆمەڵێک هاوڵاتی سلێمانی ئاگاداریان کردمەوە کە لەلایەن دوو کۆمپانیا نزیکەی 1 ملیار دۆلاری خەڵکی ئەم شارە بە فێڵ بردراوە. 25 بۆ 30 کەس لەوانەی کە پارەیان خوراوە هاتوونەتە ئێرە و داوای گێڕانەوەی پارە و مافە یاسایەکانی خۆیان دەکەن. کە لە دادگاکانە هەمووی بە بەڵگە و بە دۆکمنت تاریکراوە کە ئەمانە لە ئەساسی بۆرسەیان هەیە بە ناوی بۆرسەی عالەمیەوە هاتوون ئەم بۆرسەیاندانە ئەو شاران تاوان ئێمە ئەمانە لەسەر دوو ئازگیش بۆ ئێمە بکەن یەک لە ڕووی ئەوەی کە ئەمانە بەرپرسی باڵا لە پشتی ئەمانەوەیە کە بە یارمادەی 124 ئەمانەش گیراون لە ئاسایشی سلێمانی ئیجراعاتی تەواویان لەگەڵاشراوە بەڵام مەسئول ئێمە ناتوانین ناویان بڵێین لەوە چێ ژیانمان بکێتە خەتەرە بەڵام ئاسایشی سلێمانی باش ئەزانێت چێن ئەوانەی کە چون مهاجەیان کردون و تەدەخولیان کردون و بەریان داوە. دوای بینینی ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمان سکاڵا کارەکان وەک خۆیان دەڵێن چیرۆکی قۆڵبڕین و ساختەکاریە و دوو کۆمپانیایەمان بۆ نوێنەرانی گەل گێڕایەوە و ئەوانیش بە وردی گوێیان بۆ گرتین. کێشەی بۆرسەی سلێمانیە. دەمەوێت بزانم وەڵامی ئەندامانی پەرلەمان لە نووسینگەی سلێمانی بۆ ئەم خەڵکەی کە پارە و مافیان خوراوە چی بووە؟ ئێوە وەکو نوێنەری ئەو خەڵکی کە کۆمەڵێکی زۆر یاخود بڕێکی زۆر پارەتان خوراوە لەو کەسانی کە بە ناوی بۆرسەوە لە ئێوەیان وەرگرتووە هاتوونەتە ئەمڕۆ بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ چ وەڵامێکتان لەوان وەرگرت؟ هاتوون کە سکاڵای خۆمان لە دادگا تۆمار کردو کەمان تێبگەێنین کە دەستێوەردان هەیە لەم کێسەیە بۆ ئەوەی گەنەیە لەم دەستێوەردانە ببێت باشە لە کێسەکەمانە. ئەمان چیان پێوتن وەڵامەکان چی هەموو هەوڵ و کۆشی خۆمان ئەخینە گەر بۆ ئەوەی کە هەچ دەستێک تەدەخولی یاسا و دۆسیەکەی ئێوە بێ ئێمە چاودێرە بین بەسەریانەوە. باشە ئەو خەڵکی کە ئەو پارەیان خوراوە لەگەڵ ئێوەیان ژمارەتان نزیکی چەند کەسە بێت؟ 100 کەسە بێ لە سکاڵای تۆمار کردو لە دادگا 100 کەس سکاڵای تۆمار کردو واتە زیاتری شێ تۆماری نەکردوێت تۆماری نەکردو بەڵێ 1 ملیار دۆلاریشە پارەکە. ئێوە داواتان لێ نەکردن کە ئەو پارە زۆرەتان ناونەتێ چۆن باوەڕتان پێکردن کە مۆڵەتیان نییە کە کەفیلێک نییە شایەتێک نییە لە نێوانتانە؟ ئێمە شوێنێکی ئەوە حەساسا بوو قەت باوەڕمان نەکردو کەمانە مۆڵەتیان نییە و نایاسایی وەکو تۆڕێکی مافیایی پارە لە خەڵک وەرەسن. تۆ چەند زەرەرت کردووە لەو ئیشەیە؟ پارێکی زۆرم لە زەرەر کردووە. پارێکی زۆرە؟ ئارەوەڵە. باشە ئێستا پارەکە ماونەتێ نە پاوەن و یۆرۆکەمەیەنێ بەڵێ نە پارەکەشمەێنەوە هیچ شێوازی کارەکەیان چۆن بوو؟ ئێوە لەو ماوەی 2 ساڵە عالەمی بوو بەحسا بە ناوی بۆرسەی عالەمی شاشەیان داناوە بەڵێ بە ناوی بۆرسەی عالەمیەوە هاتوون پاریان لە من وەرگردو کە من کڕین و فرۆشتن لەسەر ئەم مادانە بکەم یۆرۆ پاوەن ئاڵتون بەڵام ئەوان ئێستا دەرکەوتووە ڕەبتیان نەبە بە بۆرسەوە. باشە پارەکەیان بۆ خۆیان برد بۆ نمونە تۆ دەفتەرێک دۆلار تەیانێ ئەوان مانگانە قازانجیان هیچ ئایتێ پارەکە سووتا ئەی چۆن بڕاتانەکرد پارەی تریانە تۆ کە دەفتەری سووتان ئەیان و کاکە پەلە مەکە ئەیهێنیتەوانێ دابەزیوە بەرزە بێتەوە بەڵام نەک بەرز نابوو بەم جۆرە ڕۆژ بە ڕۆژ پارەی زیاتریان لە زیاتریانەیانە لە خەڵکانەسە. ئەوانەی ئێستا کە ئەو کاریان کردو لەگەڵێەوە ئەوترێ هەر لە سلێمانیا هێشتا ماون دەرنەچوون سوڕێنەوانێ و بە کەفالەت بەربوون و پشتیان هەیە و ئێمەش ئەوان سوار و ئێمە پیادن هەتا ئەم دەقێ. ئەی باشە ئێوە نەچوون داوای حەقی خۆتانیان لێ بکەن؟ ئێمە وەکو عەشایری تا ئێستا بەس چوین بۆ دەستگای کۆمەڵایەتی داوامان لێ کردوون بێن دانیشن لەگەڵمانە ئەگەر حەقی ئێمەیە پارەکەمان بۆ بجێڕن ئەگەر حەقی ئەوانیشە ئێمە هیچمان ناوێ بەڵام ئەوان حازر نین دانیشن لەبەرەوە خۆیان ئەزانن ژێر دەستیان چیتیایە. واتە ئامادە نین ئێوەش ببین؟ بەڵێ ئەوان ئامادە نین لەبەرەوەی کە هیچ بەڵگەیەکیان پێ نییە کەم پاریان چۆن لە ئێمە سەنووە بە چ سوورەتی ئەمە پاریان لە ئێمە سەنووە ئەوان ڕوون بۆتەوە کەوان هەمووی دەستەکان ساختەیە. ئەی باشە ئێوە ئەڵێن لە ئاسایش چەند مانگێکیش گیراون ئەو کەسانە؟ بەڵێ گیراون بەڵام ئەو جیرانەیە چۆن بەربوون هۆکارەکەی چی بوو؟ تاقیقی باشیان لەگەڵا کراوە بەڵام دەکول هەبوو دەستکاری دۆستەکەیان کردو مادەکەیان گۆڕیەوە بە 11 بۆ 456 بۆ پۆلیس. مادەکەی خۆیان چی بوو پێشتر کە پێگیرا بوو؟ ئەی ئێستا بۆ بەچی مادەکە؟ ئێستا بۆ بە 456 لە پۆلیس بە کەفالەت بەربوو.
ئەمانە و سەدان کەسی دیکەی شاری سلێمانی بە گوتەی خۆیان بە فێڵی بەشداریکردن لە بۆرسەی جیهانی لەلایەن دوو کۆمپانیای شارەکەوە کە هیچ ڕێگە پێدان و مۆڵەتێکی یاساییان بۆ وەها کارێک نەبووە بڕی نزیکە 1 ملیار دۆلاریان لێوەرگیراوە و بە فێڵ پارەکەیان لێبردون و بەشێکی ئەو پارانەشیان بە نایاسایی ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان کردووە. دوای هاتنی ئەم خەڵکە مافخراوانش بۆ لای ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان دەمەوێت بزانم نوێنەرانی گەل دەتوانن چی بۆ ئەم خەڵکە بکەن. کۆمەڵێک لەو خەڵکە پارەیەکی زۆریان خوراوەکە خۆیان مەزەندەیەکن بە نزیکی 1 ملیار دۆلار. ئێوە ئەتوانێت چیان بۆ بکەن وەکو پەرلەمان؟ ئەوەی ئەمە من لیان تێگەیشتم لێرە علاساس بۆرسە کراوەتەوە. بەڵێ ئەم بۆرسەیە مەربوطە بە بۆرسەی عالەمیەوە، بەڵام دەرکەوتووە ئەمە احتیالیان کردین فێڵیان لێکردوون. ئەم بۆرسەیە بۆرسەیەکی لۆکاڵ و مەحەلی بووە، لەم ژوورە شاشەی بۆرسەکە دانراوە لە شوێنێکەوە کە هەرخۆیان تەحکومیان پێکردووە، فێڵیان لەو خەڵکە کردووە بە نزیکەی 1 ملیار دۆلاریان لە شاری سلێمانی و دەوروبەری دەستکرد بدوین. گلەی ئەوان لەوەیە طبعا ئەوان خۆیان بەرپرسن داخلی ئەو مەسەلەیە بوون، یعنی ئەوان بەرپرسیاری یەکەم خۆیان دەستیان لەگەڵ ئەو لایەنانە کرد و داخلی بۆرسەکە بوون. دوای ئەوەی کە دەرکەوتووە ئەمە فێڵە و پارێکی زۆر لە وڵاتە بەراوەتە دەرەوە بەپێی مادەی 1124 تەشکاکیان کرد و مەحامیان کرد و بەپێی مادەی 1124 قانونی عقوباتی عێراقی ئەو کەسانی فێڵەکەیان کردووە گیراوە. مادەی 1124 باز لە تەحریبی ئەموالی دەولە ئەکا ئەموالی ئەم وڵاتە ئەکا بۆ دەرەوەی وڵات. ئەوە ئەگەر بگیرێن حکمی مؤبەدە دەدرێن بەرنادرێن بە کەباتی بەرنادرێن. بەڵام ئەمان گلەیەکان لەوە بوو کە کاتێک کە حاکمێک تحقیق کردو غیابی ئەو حاکمە حاکمی خەفەر مادەی گۆڕیەوە بە مادەی 456 مادەی 456 علاقەی بە احتیالەوە هەیە، احتیالیش قابلی ئەوەیە کە ڕەبتی کەفیل بەروێت ئەوان هاتوون کە بە ئێمەیانەوت بەرپرسی گەورە لە پشت ئەم خەڵکانەوەیە، ئەگەر بەرپرسی گەورە لە پشتیانەوەی مادەکەی بۆ ناگۆڕێ ئێمەش قەزیەیە کە چۆ دادگا ئێمە تەدەخولیان ناکەین، بەڵام ئێمە ئەتوانین چاودێری دادگا بکەین ئەگەر لە هەر شوێنێکە دادگا بە لاڕێدا چوو یا خوا نەخواستە حاکمێ بە لاڕێدا چوو ئێمە لە ڕێکاری یاسایی و ئەو ڕێکاری ئەوینێ لە ڕێگای سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و سەرۆکاتی ئەنجومەن دەسەڵاتی دادوەریەوە ئێمە جارێکی کە داواکەی کە ئەو کەیسە چای پیا بخشێنرێتەوە و ئەو ستەمەی لە خەڵکی کوردستان کرد. ئێمە هەدەفی ئەوەمە بوو ئەو خەڵکەکە 1 ملیار دۆلاری لێ براوە داخوشی ئەوان لێ بکەین هیچ نەوێ بە عادلانە محکەمەکە بکەن. پوختەی شێوازی کارکردنی ئەو دوو کۆمپانیایە بەو جۆرە بووە کە بانگەشەی ئەوەیان کردووە گوایە ئەوان بۆ پشکداری و دەستکەوتنی قازانج هەژماری تایبەتی ئەلیکترۆنی لە بۆرسی جیهانیدا بۆ خەڵک دەکەنەوە و بەپێی کەمی و زۆری ئەو پارەی کە دەخرێتە ناو هەژمارەکەوە سوود و قازانج دەگەڕێتەوە بۆ بەشداربووەکە. بەڵام بەگوتەی ئەو بەشداربووانە ئێستا بۆیان دەرکەوتووە کە نە بۆرسە لە کوردستان دابوونی هەیە و نە ئەو دوو کۆمپانیایەش مۆڵەتی بۆرسەیان هەیە. ئەو هەژمارە ئەلیکترۆنیانەشی کە لەلایەن کۆمپانیاکانەوە بۆ بەشداربووەکانیان دروستیان کردووە بە گوتەی بەشداربووەکان ساختە بووە و لەلایەن ئەو دوو کۆمپانیایەوە کۆنتڕۆڵ کراوە و بەرز و نزمیان بە بەهای نرخی زێڕ و زیو و جۆرەکانی دراوەوە کردووە. بە گوتەی خۆشیان لە ئەنجامدا نزیکە 1 ملیار دۆلار زیان بەر خەڵکی شاری سلێمانی کەوتووە. ملیارە دۆلاری ئەم شاری سلێمانیان بردووە شاری سلێمانی هەتی و کەوتووە، یعنی ملیارە دۆلار بڕوا لە شارێکە، یعنی کەسابەتی تیان نامێنە. ئەمانەی کە لە چواردەوری منن نیوەی زەڕەنگەرە، نیوەی کاسمە، نیوەی لە بازار دۆلارەکە هەموو ئیفلاسی هێناو کاکە. باشە ئەو کەسانێک کە ئەو پارەیان لە ئێوە وەرگرت بە چ فێڵێک ئەو پارەیان لە ئێوە وەرگرت؟ فێڵەکەی ئەزانی چۆنە ئێمە چون لێوە کەسابەت کەین، ئەوان بە بۆنەی ناوی ئیجازە بۆ ناوی بۆرسەوە ئیجازەیانێ ناوی بۆرسەی عالەمی و ئیجازەمان ئەوە ئیشمان لێ هیچ بەڵگەنامەیەکیان هەبوو کە بۆرسەیان هەبێ ئەوان؟ ئێمە لەم ئاخیرا زانیمان کە هیچ کوردستانە بۆرسە نییە، لە عێراقیشان نییە. بەڵێ لە عێراقا بۆرسە هەر نییە. ئێوە پێشتنەتان زانی بوو لە دادگایە زانین دادگا چیەکە حساب على اساس منع سفريان لێ کراوە ئەوە سەفەرەکە، یعنی ئەو کەسانە لە کوردستانە ماون هێشتا خەریکە ئەموالەکانیان چاکەکەنەوە بۆیان، بەس ئاسایشتی بۆ ئێمە کرد، ئاسایش پشتی گرتی، بەس کە لە ئاسایش ڕۆی شورتەی ڕزگاری
مادەکەیان بۆ کردن بە 456. واتە پێشتر گیرا بوون ئەو کەسانە لەسەر داواکاریەوە. ئەچم بۆ لای حاکم ماجید دەی کاکە ئامل بە قبزیان بۆ دەرەکەی ئەمدم کاک حاکم ئەوان لە ئاسایش گیراون ینی چی ئەوم تێ ناگەم ئەمە لە هەولێری ئەی چۆن بەربوون چۆن بەریاندانە هیچ بەڵگە نەبوو لە سەریان چی بوو شوێ لە یەکێ لە پشتیانە ئەینا ماقول ئەم هەموو پارەیە ئەم هەموو گێرە لاو شتیانەیە چی بوو لە باقی ئەو کرا لەسەر دزی دەرکرا 2004 ئەوانە هەستا ئەمەی داناوتی ئیجازەمانێ ئێمەش نەمانزانی لە ماخیرای بۆمان دەرکەوت باشە ئەوە کرێکی بوو لە شوقەیەکە وەسە لە ڤێلاکەی هەر حەزەکەی ڕسمی لە بەراگری باش ئەم هەموو پارەیە ئەم نزیکی ملیارێک دۆلار تەنها یەک کەس بردوێت یا کۆمەڵێکن گروپن ئەمە سێ مسڵایون و دوان خەڵکی ئیسلامەکیان مدیری دزەکانە واتە سێ عەرەب و دوو کوردن چوار عەرەب و دوو کورد چوار عەرەب و دوو کورد دوانیان برا بە حساب یەن و ئەچن و بۆ ئەملا بۆ ئەولا پارێکی نووسینگەشیان هەبوو لە هەولێر نووسینگەکە کەشف بوو کە فێڵیان کردۆ برادەرە لەوێ 70 دەفتەر بوو یان 120 دەفتەر بوو زەرەری کرد لە هەولێری شەمان کاریان کرد بوو ئەمە کاریان کرد بوو کابرا کەشف بوو کە ئەمە فێڵی کردووە 120 دەفتەرەکەی بەینی کۆمەڵایەتی لێسەنەوە ئیتر لێ نووسینگەکانەوە بزانم داخرا لێ داخرا زوو تۆ چەند پارە و لێرە خوراوە من لێرە 70 دەفتەرم لە هەردوو لار خورا 70 دەفتەر ئەی تۆ چەند دەفتەر خوراوە هەمووی بە بیانووی یاخود بە فێڵی ئەوەی کە پارەکەتانە خەنە ناو بۆرسەوە کارتان نییە ئێمە ئیعلانیان کرد لە فێڵە بەڵێ فێڵە ئیعلانیان کرد لە تەلەڤیزۆن کە بۆرسە کراوەتەوە لە کوردستانە ئێمە ژۆک و هاوڵاتیەک و تۆک و چین کەسابەتی تیاکەین چین کەسابەتکەین لە ئاخیرا بۆمان دەرکەوت ئەمە کە نە ئیجازانەیە نە لە عێراق ئیجازەی بۆرسە ئەدرێ نە لە کوردستان ئیجازەی بۆرسە ئەدرێ ئەمانە بە ناوی بۆرسەوە خەڵکیان دار و بۆرسەوە 1010 کەس زەرەری کردووە تۆشتیایە بوو لەوانی کە خۆم بەدەستی پارەم یاونەتێ ئەی باشە ئێوە ئەو هەموو پارەیەتان ناونەتێ و هەموو دۆلارەتان ناخستوەتە بەردەستیان داواتان لێ نەکردن بەڵگەیەکتان بنێ یاخود کەفیلێکتان بۆ دابنێن داوای حسابات کەشفی حسابات دەکەین ئەڵێن ڕای ناکێشی حسابەکەمان لە دادگای ئەمانە یاسا سەروەر بێ ئەگەر یاساشمان بۆ نەکات وانە تون و تیژی گرینە بەر ئێوە چەند ساڵە ئەم کارەکەن ئێستا کێشەکەتان بێرەگەیشت 10 ساڵە بۆ جۆرە بەردەوامن لەگەڵیان دەسیمان پێەکەم لەم 2016 بەزمە ئاسایش کەشفی کرد و هەمووی وازی لێرە 7 ساڵە و کەسابەتم کرد 2014 سفر بوومە پارێزەرتان گرتووە بۆ کێشەکەتان پارێزەرەکەمان کەماڵیاوە بێ زۆر سپاسێکن خۆبەخشانە ئەم کێسا جوڵێنەکە کێسێکی وا قورس کە بە خۆبەخشانە لەبەر خاتری ئەو خوایە و خەڵکی شاری ئەم سلێمانی ئەو کێسەمان بۆ ئاجوڵێنە و یارمەتیەکەش یازانین چۆن کەسب بوو شەریکیان هەبوو لەسەر پارە کێشیان تێکەوت و ئەو بە مۆزوعەکەی بێنەوە دوودی هیچ وجودێکی نییە بۆ خۆیان بە دەست تعلوئین ڕقەمەکانە جوڵێنن هیچ ڕەبتێکی بە بۆسۆنیە بڕۆ داوایان لەسەر قەیت هاتە خۆیان یاریان بە سعرەکانەوە یاریان بە سعرەکان کردووە شەوانە بۆرسە شاسفکردنەوە هەر نییە لە بۆرسی عالەمیان لە 150 بۆ تیا هێڵێ ئەمان هەر بینەقاقایە بردی ئەیقینکانی برادەرێ خۆی کوش لە ئەزمر لە 200 دەفتەری زەرەرکە دوانسیانێ جۆڵدە لێیان مرد هاتە سەر هەر بە هۆکاری ئەوەی کە زەرەری کردووە لەم مەشروعەیە لەم پرۆژەیە تەبیعی بە هۆکاریەوە تۆ 200 دەفتەر سەرەرکەی نە سارە بمێنێ نە ماڵ بمێنێ نە حاڵ بمێنێ نە کەس سەلام لێکە قەرزار بی هەر ناچار خۆ کوژی چی دەخۆتە لە بەرامبەر ئەو تۆمەتانەی کە دەخرێنە پاڵ ئەو دوو کۆمپانیایی کە گوایە سەدان ملیۆن دۆلاری خەڵکی سلێمانیان خواردووە دوای هەوڵێکی زۆر خاوەنی یەکێک لەو دوو کۆمپانیایە ڕازی بوو لەو بارەیەوە قسەمان بۆ بکات ئەو ئێستا لە یەکێک لە گەڕەکەکانی شاری سلێمانی نیشتەجێ و بە کوتەی خۆی وێڕای ناوزڕاندنی دەلایەن بەشێک لە سکاڵا کارەکانەوە هەڕەشەی کوشتنیشی لێکراوە بۆیە نایەوێت شوێنی نیشتەجێبوون و تەنانەت ڕوخساریشی نیشان بدەین
بە کۆمەڵێ داتا بە کۆمەڵێ ئەوراقی ڕسمی ئیجازەکەی خۆمە پیشانەیەم کە ئەمە بڕوانامەی دامەزراندین کۆمپانیایە لە 11/2010 من کۆمپانیام داناوە بۆ ئەوەی کە ئەژڵێ ئیجازەی ئەویان نەبووە ئیجازەی بۆرسیان نەبووە ئەمە بەیانی تەسیسیەکەیە کە هەموو ساڵێک ئەچێتە بەردەستی کۆمپانیەکان ساڵانە تازە ئەکرێتەوە ئەم وەرەقەیە پیشانی ئەوایە بە کورتەکەی باسی بکەین لێرە باسی ئەوە کراوە کە ئێوە ڕێپێدراون ئیشی بۆرسە بکەن بەڵێ فەرموو بۆ بخێنمەوە والتداول الإلكتروني وفتح حسابات المتاجرة العملاء وتمثيل الشركات الأجنبية والبورصات العالمية وحق الحصول على وكالات التسجيل أوليرا زور برونو أشكرا همو صالي لكومبانيا كان إمجازي إيما بو ماوي حوصال تازة كراوتو بۆ ماوەی حەو ساڵ پاکتاوی من کرا لەسەر ئەمۆڵەتی ئێوە نەبووە نەخێر حتا ئێستا نیان بۆ تا ئەم کێشەیە دروست بووە ئێستا کەیسەکەی ئەوە لە دادگایە بەڵێ گوایە بە فەرمانی دادگا ئێوە ئەموال و ممتلەکات و سەرۆت و سامانتان دەستی بەسەرا گیرابێت و خەڵکیش باز لەوە کانەوانی کە سکاڵایان لەسەر ئێوە هەیە پێشەوەی ئەم کارە بکەن خاوە سەرمەت و سامانێکی ئەو تۆ نەبوون بەڵام ئێستا سەر و سامانێکی زۆرتان کۆ کردێتەوە تا چەند ڕاستە من بەش بە حاڵی خۆم 24 ساڵ لە بازاری دووارەکەم پێشتر خەڵکەم ناسی لە سلێمانیا و کوڕی کێم و خاوەنی چی بووم سەر و سامانەکەی من دیارە من کابرایەکی ملیاردێر نیم ئەوان بە منەڵێن تۆ لە هەولێر یا لە دوهۆک یا لە دووبەی یا لە عەمان گوایە شوقەم هەبێ موڵکم هەبێ یا حسابی بانکیشم هەبێ هەر لەم ڕاگەیاندنەی بەڕێستەوە لەم کەناڵەوە جارێک کە وەرەقەیەکی سپی بۆ ئیمزاکەن ئەگەر لە هەولێر ئەگەر لە دوهۆک ئەگەر لە دووبەی یا لە عەمان بە ناوی خۆمەوە یا بە ناوی باوکمەوە یا دایکم یا خێزانەکەم یا خوشک و براکانم ئەگەر مەترێ ئەرز ناڵێم شوقەیەکیش مەترێ ئەرز بە ناوی منەوە بوو من تاوانبارێکی زۆر گەورم و پارەم تەحریب کردووە ئەگەر حسابێکی بانکیم لە هەر دەوڵەتێک هەبوو تەنها یەک حساب نەبێت لە دووبەی کە هەمە ئەویش حسابی ئەوەیە بۆ ئیقامە کردومەتەوە لە بانکی وەتەنی دووبەی کە بڕی 5,000 درهەمی تایە 5,000 درهەمەکەش وابزانم کاتە 12 وەرەقە 13 وەرەقەیەک 1200 دۆلارێکەکە لەو حسابە زیاتر بە ناوی منەوە بوو لە هەرچی وڵاتێک تەنانەت بە ناوی دایکم و باوکم و خێزانەکەشمەوە تێ ئەگەی لێم پارەیەکی مەبلەغێکی تیا بوو من کابراایەکەم پارەی ئەو خەڵکەم دزی و تەحریبم کردووە ئەم کاغذسپی بۆ ئێوە ئیمزا کردووە بە دەستخەتی خۆشی ئەوەی نووسیوە کە ئەڵێ من بەڵێ نەدەم لە سێدارم بدەن لەسەر داوای خۆم ئەگەر ئەو قسانەی کە گوایە سکاڵەکارەکان هەیەە و بەرامبەر بە لە دادگا کردویانە بەرامبەر ئەگەر ڕاست بدەن ئەم لە سێدارە بدەن واتە ئەگەر ئەم کاری کرد بێت و پۆڵی ئەو خەڵکەی بڕێبێت ئەم ئامادەیەڵێ هەر کەسێک ئەو بەڵگانەی بۆ من هێنا بە دەستخەتی خۆی و ئیمزای خۆی واژوو خۆی لەسەر کردووە کە لە سێدارەی بدەن تۆمەتی ئەوە خەنەپاڵ ئێوە کە ئێوە یاریتان بە پشکەکانی ئەوانەوە کرد بێت لە بۆرس و باستەوەکەن کە شاشەیەک هەبوو بێ و پیشانی و خەڵکەتاناو لە ئەوانتان فریویا بێ یا ئەپلیکیشنێکی مۆبایل باسیەکان ئێوە لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنەوە هەژمارەکانی ئەوانتان ها کردووە و یاریتان بە بەرزنزمی پشکەکانیانەوە پرسیارەکە زۆر لە شوێنی خۆیان بۆ حەزەکەمەوە بۆ ڕوونکەمەوە ئەو خەڵکانی لای من ئیشان کردووە عەفوکە ئەڵێن ئێوە لە ئاسایش خۆتان کاتێک کە گیراون لەوێ کە وتەی ئێوە وەرگیراوە ئەتیرافتان لەسەر ئەوانە کرد من ناتوانم قەش لە کابرای بکەم 24 ساڵ پێشینە هەبێ لە بازاری دۆلارەکە یاری بە پشکەکانی بکەم خوان باشە زانن تۆ پێت وایە ئەو قسانەی ئەوان ناڕاست و تۆمەتە هەمووی تۆمەتی ناخۆشە هەمووی تۆمەتی بێویژدانانەیە پاشان بە منەڵێن لە ئاسایش ئێمە گوایە ئەترافمان کردبێ باشە ئەگەر وایە تۆمەتە و ناڕاستە قسەکانیان بۆ سکاڵایان لە دژنا ئێستا جوابی ئەوە شتێمەوە ئەم کەیسی ئێمە هێشتا لە دادگایە هێشتا دادگا لێکۆڵینەوەی بە دواکە هیوادارم کەسانێکی زۆر بە ویژدانەوە دەستی حاکمەکان ماجەکەم داوایان لێ یەکەم زۆر بێلایەنانە لەم کەیسە بکۆڵنەوە و بزانن کێ مافی خوراوە پاشان منیش لەوانەیە پاشەوە ئەو کاتە بۆ گەڕانەوەی سومعی خۆم داوایان لەسەر قەید بکەم بۆ پشتڕاستکردنەوەی ئەو قسەی کە گوایە کۆمپانیای سینمیم
بە فەرمی مۆڵەتی کارکردنی بۆرسەی لە شاری سلێمانی هەیە پەیوەندیم بە بەشی یاسایی لە بانکی هەرێم لقی سلێمانیەوە کرد بەڵام ئەوان ڕەتی دەکەنەوە کە کۆمپانیای ناوبراو مۆڵەتی کارکردنی بۆ کاری بۆرسا پێدرابێت. یان پێش 2012 هێشتا ڕێنمایەکانی ئاڵوگۆڕی دراو دەرنەچوو بوو ئەو دوو کۆمپانیایە ئەو مۆڵەتیان وەرگرتووە بە ناوی خزمەتگوزاری دارایی بۆ ئاڵوگۆڕی دراو کردویانە دوای ئەوە هاتوون و تەتەوریان بە ئیشەکان ناو بۆرسیان کردوێتەوە خەڵکیان بۆ هینە بردووە تر کە ئێمە لە 2012 ڕێنمایەکان دەرچووە کۆمپانیای یەکەم کۆمپانیا بۆ کە هاتوو کۆمپانیەکەی خۆی کردو بە ئاڵوگۆڕی دراو یعنی تر پێویستە بە پێی تعلیماتەکانی ئێمە ئیش بکە تەنها کاری ئاڵوگۆڕی دراوەکە بووینە هیچ کاری تەنها پێویستە ئاڵوگۆڕی دراو لە ناو خۆی هەرێمی کوردستان و عێراقا بیکە بۆی نییە هی ناو وڵاتان و حواڵە و بۆرسە بکە. سەبارەت بە وەرگرتنی مۆڵەتی بۆرسا ئێوە ئەتوانن مۆڵەت بن بە کەسێک کاری بۆرسە بکە یاخود لە دەسەڵاتی ئێوە نییە؟ نا نەخێر نییە چونکە بۆرسە قانون و تعلیماتی خۆی هەیە ئێمە تا ئێستا ئەو قانون و تعلیماتە دەرنەچووە تەنها ڕێنماییەک دەرچوە بۆ ئاڵوگۆڕکردنی دراو بۆ ئەوە دەرناچۆ بۆ بۆرسە و بۆ حواڵە لە سلێمانی و لە کوردستانی شابەگشتی نییە نییە بە ناوی بۆرسە و هیچ کۆمپانیایەک ئەوەی وەرنەگرت. ئێوە وەکو ڕێکاری یاسایی ئەتوانن وەکۆڵێ لە دەسەڵاتی ئێوەیە کار لەگەڵم دوو کۆمپانیای بکەن سزان بدەن یاخود ڕێکاری یاساییان بەرامبەر بگرنە بەریاخودەوە ئەرکی کێیە؟ بەڵێ ئەوە کراوە لە تحقیقایە تا ئێستا و لە مەحکەمایە و ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی شکاتمان هەبووە لە سەریان و ئاگاداری وەزعەکەی. ئەو کەسانەی کە لەو دوو کۆمپانیایە تۆمەتبارن بە بردننی نزیکەی 1 ملیار دۆلاری بەشێک لە هاوڵاتیانی سلێمانی ژمارەیان 6 کەسە و 4 لەوانە عەرەبن و دوانەکەی دیکەشیان کوردن. دوای تۆمارکردنی سکاڵا لە سەریان ئاسایشی سلێمانی ماوەیەک دەستگیری کردوون بە پێی زانیاریەکان ئەو 6 کەسە بە فەرمانی دادوەر و بە پێی مادەی 1124 لە یاسای عێراقی لەلایەن ئاسایشی سلێمانیەوە دەستگیر کراون بەڵام دواتر لەلایەن دادوەرێکی دیکەوە مادەکەیان گۆڕاوە بۆ مادەی 456 و بە کەفالەت ئازاد کراون. ئەمە لە کاتێکدایە کە بە کوتەی سکاڵاکارەکان تۆمەتباران لە کاتی لێکۆڵینەوەیاندا لە زیندان دانیان بەوە داناوە کە لە ژێر کۆنتترۆلی خۆیاندا بەرز و نزمیان بە پشکی ئەو هاوڵاتیانەوە کردووە و زیانی ئابوووریان پێگەیاندون. بۆ وەرگرتنی زانیاری و ڕای ئاسایشی سلێمانی لەسەرم کێشەیە پەیوەندیمان کرد بە بەڕێوەبەرایەتی یاسایشی سلێمانیەوە بەڵام دوای هەوڵێکی زۆر ئامادە نەبوون لەو بارەیەوە هیچ لێدوانێکمان بۆ بدەن. بۆ هەمان مەبەست پەیوەندیمان بە وتەبێژی پۆلیسی سلێمانیەوە کرد و وادەیەکمان بۆ چاوپێکەوتن دانا بەڵام دواتر وەڵامی پەیوەندیەکانی نەداینەوە و ئامادە نەبوون لەو بارەیەوە هیچ لێدوانێک بدەن. لەبارەی کێشەی بردننی نزیکەی 1 ملیار دۆلاری بەشێک لە هاوڵاتیانی سلێمانی پەیوەندیم کرد بە داواکاری گشتیە و شارەوە. دەمەوێت بزانم ئەو کەیسەکە ئێستا لە دادگایە بەکوێ گەیشتووە و داواکاری گشتی چی لەو بارەوە دەڵێت؟ بەڵێ دیارە کێشەیەکی وایە کۆمەڵی هاوڵاتی سکاڵایەکیان کردووە دەربارەی ئەوەی کە پاریان تەسلیمی سەنتەرێ کردووە و بەپێی دیعای خۆیان پارەکە ڕۆشت بێتە دەرەوە و ئەمە ئەوراقێکی لێکۆڵینەوەیە ویسە لە قۆناغی لێکۆڵینەوەیە لە دادگای لێکۆڵینەوەی سلێمانی و دیارە دادگای لێکۆڵینەوەی سلێمانی لێکۆڵینەوەی پێویست لەم بارەوە کات و کۆمەڵی ئیجراعات کراوە کە ڕەنگ بێ ئێمە نەتوانین لەبەر مانعی یاسایی بچینە هەموو وردەکاریەکەوە بەڵام کاری یاسایی پێویست دەربارەت لەو ئەوراقا کراوە. کاتێک کە کێشەیەک بوو بە ئەوراقی لێکۆڵینەوە ئەمە ڕاستیە ئەبێ لە نەتیجەی لێکۆڵینەوە لە دوایەوەی لێکۆڵینەوە تەواو بێت و ئیفادەی هەموو لایەوەریگیری و هەموو بەڵگەیە کۆکرێتەوە دوای ئەوە بە بڕیاری دادگا ئەتوانرێ قسەیە بکرێت دوای دادگا یەکلایەکاتەوە بێگومان کە کێشەکە ئامادە بوو بۆ یەکلاکردنەوە دادگا هەموو ئەمانە یەکلاکاتەوە بەڵام پێشەوەی دادگا کێشەکە یەکلاکاتەوە هەشتێ بووترێ قسەیەکی پێشوەختەیە.
کێشەی بردننی ملیارێک دۆلاری خەڵکی سلێمانی و بردنە دەرەوەی بەشێک لەو پارەیە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی یاسیاری وەکو ئێستا کە باشووری کوردستان بە قەیرانێکی سەختی داراییدا تێپەڕ دەبێت لێدانێکی کوشندەیە کە بەر بژێوی و ژیانی خەڵکی سلێمانی بەتایبەت و خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی دەکەوێت بۆیە ئێستا هاوڵاتیان لە چاوەڕوانیدان کە بزانن داخۆ دەسەڵاتی دادوەری ماف و پارەی خوراویان بۆ دەگێڕێتەوە یاخود قەیرانێکی دیکەش ڕوو لە کوردستان دەکات.